ڕێگای نێوان کفری و خوورماتووە هەتا بڵێ نالەبار و پڕکێشەیە بەردەوام هۆکاری لێکەوتنەوەی ڕووداوی هاتوچۆیە نە حکوومەتی ناوەند و نە حکوومەتی هەرێمیش لای لێ ناکەنەوە. داواکەم لەبەرەوە ڕێگایەکی زۆر قەڵەباڵغە لەبەرەوەی ڕێگای جەلەولە ڕێگای دووز ڕێگای بەغدای لەسرە ئەم ڕێگا زۆر قەڵەباڵغە و زەحامە داواکەم ڕێگەکە چاکەن لەبەرەوەی زۆر ڕێگایەکی خراپە بڕوات بێ خۆی 20 دقەڕەیە بە 3 چارەگە گەیتە دووس خوورماتوو ئەم ڕێگاوبانەوە دەست هەرێم نەخۆی کاتەخاوەنی نە عێراق خۆی کاتەخاوەنی ڕۆژ نییە تایمان نەتەکە ڕۆژ نییە چارمان قوڵپۆن نەبێ بەبارەوە ئەمە ڕێگای سێ ئەو ڕێگە گشتی بۆتە گوۆ داواکاریم هیچ نییە هەی هاوار ئامانج بگەن پێمانە ئەم ڕێگەمانە بۆ هیچ نامان هیچمان ناوێ ئەم ڕێگەمانە بۆ چاکەن لەم تاسەیە لەم تڕوتوف سیارە نەمان پێش تاخم پێش نەمان تایە نەمان بڕۆ سیارە وێران بوو بێزار بیمان اینجا ڕێگەی حەیەویە ڕۆیەوە کەلارەوە دووزەوە بەغایەوە کەرکووگەوە کفریە لە کفریەوە هەتا خوورماتوو 23 کیلۆمەترە لە ڕووی ئیداریەوە ڕێگاکە بەشێکی سەر بە پارێزگای دیالەیە و بەشەکەی تری لای پارێزگای سەلاحەدینە ناوچەی گەرمیان بە دیالە و بەغدا و کەرکووک و هەولێرەوە دەبەستێتەوە. ڕێگای کفری دووسڵماتۆک و ئاماژەم پێدا ڕێگایەکی زۆر کۆنە ڕێگایەکی زۆر خراپە و بۆتە ڕووداوی یعنی سەرەکی کە ئەو ڕووداوانەی کە ڕووەدا ڕێگاکەیە و ئێمە چەندین جار بەداخەوە ڕووداوی دڵتەزیان ڕوویداوە کە بۆتە هۆی مردن و یاخود بۆتە هۆی بریندارکردنی هاوڵاتیان و شۆفێران. ڕۆژانە قەرەباڵغی زۆری لەسرە و ڕێگای سەرەکی بازرگانیە تەنها چارەسەریش بۆ ڕزگارکردنی خەڵک لە بە قوربانی بوون دوو سایتکردنی ڕێگاکەیە. سامان کەریم کورد چاد نیوز کفری.